بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزان وخشويستانم لخدمة كتاب نيابي الذريعة إلى مكارم الشريعة، كيشكل كتاب زور نيابة كان لتربية نفس وتزكية نفس. درسي بيشو إمام الراغبي أصفهاني بيوتين كأجر نفسي خوت الناسي، أي إنسان حتما خوات ناسيوه، چەندێ زیاتر خۆت بناسی ئەوەنە زیاتر خوات ناسیوە. ئەمڕۆ وردەکاریەکمان لە ئینسانە بۆ ئەکا ئەفەرمێ ئینسان بریتیە لەمە سەرەتا بزانە کە هێزەکان کە خوای گەورە لە ئینسانە خەڵقی کردو دروستی کردو، 5 هێزی سەرەکی دروست کردو. هەر یەکێک لەو هێزانە دەڵات ئەکا لەوەی کە ئایا ئەم هێزە وجودی هەیە یان نا، خودی هێزەکە نابینرێ لە ئینسانە، بەڵام ئەثەرەکانی ئەبینرێن. بەپێی ئەثەرەکان تۆ هەستەکەی ئەو هێزت هەیە ئەو هێزت نییە. یەکێک لە قووەتەکان لە ئینسانە قووەتی غیذاءە. طبعا غیذاء بەو معنە جیهانی ئەمڕۆ نا کە غیذاء ئەکاتە هەموو جۆرە خواردنەکان، نە هێزی غیذاء واتە هێزی هەزمکردن و تەوزیعکردنی ئەو شتێک کە ئەیخۆیت، کە ئەمە زۆر گەورەیە لە ئینسانە کە ڕەب العالەمین عەتای کردووە. تۆ شتێک ئەهێنیت با بڵێن پارچە سێوێک ئەخۆیت، خۆ ئەگەر ئەمە ئینسان تەقەبوڵی نەکا و هەزمی نەکا و تەوزیعی نەکا بەسەر لاشەیە و پیسێکی فڕێنەدا، ئینسان بە یەک پارچە سێو احتیمالە بمرێ و کۆتایی پێبێ، بۆگەن ئەکا وردە وردە لە ناو سکیا و کۆتایی پێ. بەڵام هەموو شتێک لە ئینسانە زۆر بە تەرتیبێکی عەجیب لە قووەتی غیذایی، هەر جۆرە ئەغذیەک لەسەر زەویە ئەخوات، چ نافع بێ یا ضارڕە بێ، هەیانە بە نەفعە قبوڵی ئەکا و تەوزیعەکە، هەیانە ضارڕەی قبوڵی ناکە. جاری وایە کەسێک شتێک ئەخوا مەسەڵەن ئەڵێ وەڵڵا کاکە طەبیعەتم پێی تێکچوو، مەعیدەم پێی تێکچوو، هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە لاشەی ئینسان قبوڵی ئەوە ناکە. خوای گەورە ئینسانی زۆر بە عەزیم دروست کردووە. لەکوێ ئەم ئینسانە قووەتی غیذایی کەوتە کار ئیتر تەواو، هەموو ئەو شتێک کە وەری ئەگرێ قبوڵی ئەکات و تەوزیعیشی ئەکات. هەموو گەشەی ئینسان لەمەوەیە، تربیت و دروستبوونی ئینسان لاشەکەی بەشە مادیەکەی لەمەوەیە، حتا ولادەت نەسلی ئینسانیەت هەر لەمەوەیە. ئەفەرمێ هو ئەعلەم بكم إذ أنشأكم من الأرض. طبعا سرێک لە سرەکانی دەسەڵاتی ڕەب العالەمین ئەمەیە کە بە حەیاتی ئینسانیەت ناتوانێت پێی بگا و زیانەت ناتوانێت پێ بگا و کولەتیایە. هەر یەکێک لە ئێمە و هەر وەچەیە کە دروست ئەبێ یەقین لە زەوی دروست بوو، بەڵام كيف أنشأه الله من الأرض، چۆن لە چه بەشێکی زەوی دروست بوو، لە چه جۆرە خواردنێک، لە چی تایە، چۆن گەشەیە، کەس نازانێ ئەوە، بەس خوا خۆی ئەزانێ. بۆیە یەکێک لە هێزەکان لە ئینسانە کە بیناسین ئینسان بۆی دەسەڵاتی ڕەب العالەمین بۆ دەرکەوێ بریتیە لە قووەتی غیذاء. طبعا قووەتی غیذاء باسی زۆری لەسەرە. بە کورتی قسەیەکی غەزالیتان وە باسەکەم لە وتارێکە بە تەفسیل باسم کردووە. غەزالی ئەڵێ چۆن سوپاسی خوا ئەکەی لەسەر خواردن. ئەڵێ بیرکەرەوە یەک پارچە بچووکی نان ئاوا هەڵگرە لەسەر سفرەکە، دەڵێ هەموو شتەکان نا، بەس پارچە نانێکی بچووک هەڵگرە، ئەڵێ سەیری بکە و تێڕابمێنە ئەمە چەند دەنکە گەنمێکە بۆتە ئەم پارچە نانە. ئەزانی چەندێک کەسێک هاتووە زەوی کێڵاو و کەسێک ناشتوێتی و کەسێک دوعای کردو لە پێناویە سەوز بێ و وردە وردە سەوز بۆ و گەشەی کردو و تا بۆتە گەنم و دەی دواتر خوا عەقڵ و ئیدراکی بە ئینسانیەت داوە هەتاوەکو ئەمە بەهاڕن و ئادەی تەرتیبکەن و خوێی تێکە و بیخەرە ناو ئاگرەوە و ئەم هەموو قۆناغبەندی کردو تا هاتووە سەر سفرەکەی تو و ڕزقی داوە بە تۆ، پارە و ئیدراکی داویتە تێ کە تۆ بچی ئەم نانە بکڕ و بخەیت سەر سفرەی خۆت. ئەڵێ کە ئەیخەیتە ناو دەمت ئەزانی چی کارێک ئەکا، ئەم دانە هەمووی لە خزمەتایە، زمان لە خزمەتە، ئیشەکە دوای قوڕک ئەم ئاوە لینجە لە ناو قوڕگە خزمەتەکە بۆی ئەمە باتە خوارەوە، ئەچێتە ناو مەعیدە دەی وەکو مەنجەڵێک چۆن ئەکوڵێنی ئەوە ئەیکوڵێنێ، هەتاوەکو شی ئەکاتەوە ئەیباتەوە سەر مادە ئەسڵیەکان کە لە زەویەوە دروست کراوە.
اینجا لەوێت تەوزیعیەکە بەسەر لاشەی تۆیە بەڵام چ تەوزیعێ هەندەسەی ئینسان تۆ تەسەوور کە قەت بووە برژانگێکە درێژ بێ برژانگێک کورد بێ پەنجەیەکە درێژە پەنجەیەکە کورد بێ هەمووی بە ئەنداز تەوزیعەکە بەسەریان ڕێکو بێ دەی ئەمە قووەتی غیذاءە لە ئینسانە غەزالی ئەفەرمێ لەسەر ئەم پارچە نانە بچووکە کە تۆ ئەیخێتە دەمە بێت چەند سوپاسی خواکەی سوپاسی دانەکەی سوپاسی لیکەکەی سوپاسی زمانەکەی سوپاسی فەلاحەکە ئەەکەی جوتیارەکە ئەەکەی کە ناشتی سوپاس ئەەکەی کە عقڵی دا بە ئینسان ئەم تۆ بنێژێ لە چیەوە سوپاسەکەی سوپاسی تەوزیعات و هەندەسەی خۆتەکەی چۆن نازانی لەکوێوە سوپاسی ڕەب العالەمینەکەی لەسەر ئەم تۆزە دە یەکێک لە هێزەکان لە تۆیە بریتێ لە قووەت الغیذاء یەکێکتر لەوانە قووەتی حسە هەستت هەیە هەست ئیحساسێکت هەیە چێژت هەیە ئازار هەست پێ ئەەکەی ئەمان هەمووی نیعمەتی خوان بەسەر ئینسانەوە ئەگەر بەس ئەوەندە ئینسان ئازار قووەتی ئازار مەسەلەن هەز نەکا بە ئازار ئەم ئیحساسەی نەبێ بەرامبەر بە ئازار ئەزان کاتێ ئەزان هەموو ئینسانیەت تەواو بێ هەندێکێک لە کێشەکانی سەرەتان چییە ئەو نەخۆشیە کە ئازاری نییە هەتاوەکو لێت پیسەکە بۆیە کاتێ بە خۆ دەزانی تازە توژبووی چارەسەری ئەڵێن نییە چونکە ئینزارەکە لێ نادا لە ئینسانە هەتاوەکو بچی بە دەمیەوە حەلێکی بکەیت هەموو سەر ئێشەیە کە سەر ئێشە تێر سوپاسی ڕەب العالەمی لەسەرکە کە ئەو بەرەکەتێکی خوایە ئینزار دەکا لێ ئەدا ئەڵێ مشکلەیەکت هەیە ئێشێکت هەیە گرفتێکت هەیە بچۆ بە دەمیەوە قووەتی تەخەیول هەیە لە ئینسانە طبعا تەخەیول ئێمە زۆر کات ئێمە خۆمان هەومان خەیاڵەکەین خەیاڵی ئەنواع و ئەشکاڵ قووەتی تەخەیول لە ئینسانە زۆر ئەگە قووەتی تەخەیول نەبێ ئینسان کەس ناناسێتەوە یعنی هەموو جارێ ئەم مێزە پێت ئەڵێن یعنی ئەگەر قووەتی خەیاڵ نەبێت تەسویری ئەمە بخاتە مێشکی تۆ جاری دوم کە بینیت بیناسیتەوە جاری دوم بینە ئاینە نایناسیتەوە بە قووەتی تەخەیول لە ئینسانە زۆر گەورەیە خوا لە ئینسانیە داناوە تەسەووری هەموو شتەکانی پێ ئەەکەی بعد غیبوەتی عن الحس ئەم مێزت بینیوە دوای ئەچیتە ماڵەوە بیرەکەیتەوە مێزەکە ئەوە طبعا هەندێک دیراساتی علمی هەیە ئەڵێ ئافرەتان چاویان بە پانی ئەبینە پیاویش بە تیژی بۆیە کە ئەچی بۆ ماڵێک یەیتەوە سەرەکەی خێزانە ئەڵێ وڵا پەردەکەیان ئاوە بوو تۆ پەردە هەر نەبینیوە لە سیارەشە ئەڵێن دائیمە پیاوەکان لە پێش و پاشەوە ئافرەتان لە پێش و پاشەوە دەعامەکەن پیاوەکان زۆرنەی لەم لەولاوە چکە ئیدراکی چاویان پان نییە جوان ببینن ئەمە طبعا تەسەوور کە ئەم هەموو شتە ئەبینی یەکسەر لە زیهنی تۆ تەخەیولەکە دوایی لێ ئەداتەوە ئەو شتت بینی فڵانە دارە بینیوە جوانە فڵانە گوڵە بینیوە جوانە لە زیهنی تۆیە سوورەتێکی کردووە وەکوە ڕسمی کردووە خەزنی کردبێ قووەتی نزوعمان هەیە لە ئینسانە ئینسان طبعا ئەچێتە شوێنێکە و هەز بە ترسەکە لە پڕائەکە تەنەوە خەیرێکی زۆر گەورەیە ئەوە قووەتی نزوع لە ئینسانە یان هەز بە ئارامی ئەکا لە خۆیەوە دائەنیشێ لەو شوێنە ئەمە طبیعەتێکی حاڵی تایبەتی ئینسانە ینی جاری وهەیە زۆر طبیعی ئینسانێک هەست ئەکا بەوەی کە لە شوێنەکە نامڕتاحە لە خۆیەوە هەز بە ئارامی ناکە دەرەچێ لەو شوێن دوورەکەوێت ئەو هەمووی نعمەتی خۆی قووەتەوە لە هێزە لە توێ دایناوە جاری وهەیە لەگەڵ کەسێکە موافقە ئەەکەی لەگەڵێ ئەمێنیتەوە ئەزانی شتەکە مخالفی ئەوەی تۆیە ناگونجێ ڕائەکەی یان لە گەرمە و سەرما جاری وهەیە ڕائەکەی ئەزانی ئەمە زەررە لێ ئەدا ڕائەکەی دوورەکەویتەوە لێ ڕازی بوون تووڕەیی ئیسارکردن لەگەڵ یەکترە ڕخلێبوونەوە لە یەکتر هەموو ئەمانە بەشێکن لەو قووەت و هێزانەی کە پێوتێ قووەت و نزوع لە ئینسانە خۆی گەورە دایناوە تا ئینسان زیاتر سەیری هێزەکانی خۆی بکە ئەوەندە زیاتر خۆی گەورە ئەناسێت و دەسەڵاتی ئەو ئەزان طبعا ئینسان کە تووڕە ئەبێ وا تەسەوور مەکەن ئەم تووڕەیی خراپ ئەم تووڕەیە لە شوێنی خۆیان نەبێ خراپەگەنە لە شوێنی خۆیان زۆر باش بەشێکە لە ئینسان ئەبێ تووڕەیی هەبێ ئەبێ ئینسان ڕازی بوون و ڕزامەندی لەسەر شتەکان هەبێ ئەگەنە هەموو دەقەیە تووڕە بێ ژیان ناڕوە هەموو دەقەی هەر ڕازی بێ هەر ژیان ناڕوە ئەبێ ئینسان ئیثاری هەبێ هەندێک جار لە دەمی خۆی ئەگرێتەوە کە محتاجەتی ئەیدا بە ئینسانێکی تر جاروە ئەیدا بە ئاژەڵێکیش یان ئەو کەڕاهەتەی کە لە دڵتا هەیە خۆشەویستی ڕق ئەم بەشانە هەموویان هێزن خۆی گەورە لە تۆیە دایناون پیانوتە هێزەکەی نزوع هێزی تەفەکر و بیرکردنەوەی لە تۆیە داناوە
ئەو هێزی تەفەکوڕە هەر بەوەیە ئێمە ئەتوانین قسە بکەین ئەمە عەقڵە ئەکەوێتە کار و ئەم زمانەش لەگەڵ یا حکمت لە تۆیە دەرئەکەوێ ئەنواع جەماڵ و جوانی لە تۆیە دەرئەکەوێ بەهۆی چییە بەهۆی نوتقتەوە طبعا عولەمای منطق هاتوون بیریان کردوتەوە کە چ شتێک هەیە دەلیلی عەقڵ بێ طبعا عەقڵ نادیارە عەرزم کردن ئەم هێزانە هەموویان نادیارن ئەبێ شتێکە بێت دەلیل بێ لەسەر عەقڵ قسەیان داناوە بۆیە عیلمەکان ناوێنەوە منطق نوتق خۆگەنا عیلمەکە عیلمی عەقڵە بەس ناوێن لێنەوە نوتق بۆچی ناوێن لێنەوە نوتق لەبەر ئەمە مەسئلەی نوتق لە ئینسانە هێزێکی زۆر عەجایبە طبعا بە اختیاری خۆتە هەر قسەیەک ئەکەی ئەتوانی قسەی جوان هەر هەمووی بکەی ئەتوانی قسەی ناشرین ئەتوانی قسەی زۆر ئەدەبیانەی گەورە ئەزانی قسەی زۆر لاواز و بێکەڵک تۆ خۆتی خۆت بۆیە ماسە سەعیدی نورسی قسەیەکی هەیە کە ئەفەرمێ دوو هێز هەیە لە ئینسانە هێزی خەیاڵ و هێزی قسە خوا یاوێتە دەست ئینسان خۆی بەس جاربار لێ ئەسەنێتەوە جاری وای خەیاڵ لێ ئەدێ بۆ کەرکووک لە سلێمانیەوە دەرەچی ئەوە کارەکەوە پێت بڵێ خەیاڵەکەش کە اختیارم پێداوی دەنگەدەکە لێتە سەرمەوە یا قسە ئەتەوێ قسە بکەیت تا قسەیەکی ترێتە سەر زبان بۆیە هێزی قسەکردنت هێزی عەقڵی تۆ هێزی حکمت و دانایی تۆ گێڕانەوەکانی تۆ تەدبیر و تەرتیباتی تۆ سەفەرێک ئەەکەی ئەو بۆ خۆت مانوو ئەەکەی بیرەکەی تۆ بە بیرمە سەفەرمانە کرد دۆستێک شتەکانی بۆ من نووسی و بۆی لە بیرمان نەچێ هەرچی شتە نووسی بەس ئاگری نەنووسی بوو منش لە خوارە بۆم نووسی بوو والنار من أفضل الأشياء باشە نابەکە ڕستێکی کرد بۆ بداردەوە وەڵڵاوەتی مهمترین شت کۆڵایەکەی بریتە لە ئاگرژ ئاگرمان پێنەوە خوا حیج ناکرد تەسەوەر کە ئەم تەدبیرە پێش ئەوەی بڕۆن هەرچی شت بوو نووسی بووی حتا چیلکەی دانی نووسی بوو نووسی ئەوەش بێنن بەس ئاگری لە بیر چوو بە وردی سێرم کەوتم زانم چی لە بیر چوو هەرمە بەستم و بزانم چی لە بیر چووە چۆ ئیشی ئینسانە سێرم کرد مهمترین شت کە ئاگرە لە بیری چوو تەسەوەر کە ئەم تەدبیرکردن و ڕێخستن و ئەمە هەمووی قووەتە خوا لە تۆیە دایناوە ئەمە هێزە ئیشکردنت ڕەئیت مشورەتکردنت بە خەڵک بڕیاردانت کورە بڕیار لە ئینسانە زۆر گرنگە باشە ئینسانەکە بڕیاری پێ نەدرایەت چی بکرێت من دۆستێکم تووشی نەخۆشی بوو کێشەکەی بوو بڕیاری پێ نەئەدرا حاڵەتێکی بۆ دۆزی بڕیاری پێ نەئەدرا تەبانە ئەتیادی ئەیوو ماسە خۆ من نەزانم ئەوە چاکە ئەوە خراپان بەس ناتوانم بڵێم با بچم بۆ ئەمە یا بچم بۆ ئەوە ئەوەم تیان نەماوە لە ماڵیان بووین وتم کاکە کاتی خەو نەهاتووە هیچ تەئسیری لێ نەکرد قسەکەم چۆ قووەتی بڕیاری نەبوو وتم خراپ نییە ئەگەر پیان بڵێ پشتێ شتێک ماوە بێنە با بخەوی هیچ ئیرادەی ئەوەی نەبوو ئەم هێزەی تیان نەماوە بڵێ پشتێ بێن با میوانانە بخەون وتم کاکە دەرگاکە بکەرەوە بە خۆم هاواریشیان لێ بکەوە یا بانگیان کە قووەت و ئیرادەی منە بۆ هەڵسێ بچێت دەرگاکەمە بۆ بکاتەوە خۆم چوم دەرگایم کردەوە وتم دەبڕە بۆ ئەودی و دەی کورە بانگیان کرد هیچ ئیرادەی ئەوە نەبوو هەڵسێ ئەبووە یەکێک بەردەوام لەگەڵیا دەستی بگرتەوە عازی بەیەتێ دەستگرتنیش ئێستا کوێرێک دەستی ئەگری باشە ئیتر یە لەگەڵتا وەرە دەستی بگرێ نەیە لەگەڵتا چکە بڕیاری بەدەستنی ئەبێ هەموو دەقەیەک لەگەڵیا بە زۆر پاڵی پێوەنی ئیشەکانی زۆر زەحمەتە بۆیە ئەم قووەتی بڕیارە لە ئێمە زۆر گەورەیە ئەمە قووەتی فکری پێڵەن لە ئینسانە کە ئینسان تەفەکوڕ ئەکا لە هەموو شتێک بیرەکاتەوە بڕیارات ئەدا قەرارات ئەکا هەموو کارێکی جێبەجێەکە ئەمانە هەمویان هێزانێکی معنەوین لە ئینسانە دەرک تۆ نایان بینی بەس ئەثەرەکەیان ئەبینی ئەسەری تەدبیر ئەبینی هەمووی ئەبینی حکمەتی ئینسان عەقڵی ئینسان قسەی ئینسان هەموو دەرک پێ ئەەکەی بەس هێزی قسەکردنەکە تۆ دەرک پێ ناکەی ئەمە پێ چکە هەموو تەفەکوڕە لە فکری ئینسانە هەندێک هێزی تر هەیە لە ئینسانە زۆر طەبیعی دەرکیان پێ ئەەکەیت و ئەشیان زانی ئەڵێ حەواسی خەمس لە ئینسان پێنج هەستەکەی ئینسان خەیاڵ فکر عەقڵ حفظ ئەفەرمێ ئەمانە دەرکیاتیانە زۆر ئاسانە چۆن لە حەواسی خەمسە تۆ یەکسەر دەرکەکەی عەقڵیش هەمان قووەتی حەواسی خەمسی هەیە طبعا جاروبار مثلا ئەمە حکمەتی با بڵێن حوکەمای کۆنە ئەمە کە عەرستانەکەم و ئێستش ئینسان لەسەری متتەفقە هەندێک جار هەندێک کاڵفام لە زانستە ئەڵێ کاکە تا من شتێ نەبینم بڕای پێ ناکەم خۆ مەرج نییە شتێک کە عەقڵە دەرکی پێکردوە کوە دەستی دەرکی پێکردوە هیچ فەرق ناکە
شو عقل هێزێکە حسێکە مدریکە بە ئەندازی ئەوەی کە حسی دەست مدریک یا خەیاڵت یا فکرت یا حفظ و بیر لەبەرکردنت هەموو حواسەکانی تۆ هەستەکانی تۆ هەمویان ئەوانش کاری کۆمەڵی کاری وردەکاریان هەیە بە نمونە هەستی دەستلێدان و لەمس یەک کۆمەڵ ئیدراکاتی هەیە ئەزانێ گەرمە یا ساردە دەزانێ بەم مێزەیە ئەزانێ ئەم مێزە ساردە یا گەرم هەستەکات کە ئایا تەڕە یا وشکە هەر ئەم دەسەیە ئایا زبرە یان نەرمە ئەم شتە هەر ئەم دەسەیە دەرکەکات و سەری ئەو هێزەکە خواتیایە دروست کرد ئایا ئەم شتە ڕقەیە یان شلە ئایا قورسە یان سووکە هەر تەنها بە دەستلێدانێک هەست بەمە ئەکە ئایا قورسە سووکە چۆنە هەموو ئەمانە کە ئێماڵێن حواسی خەمسە مەسەلەن یەکیان لەمسە لەمس خۆ تەنها وا نەبێت بە حاڵ پەنجە بدا لە شتێ ئەو هەموو کارە لێ کاتە ئەکە دەرکەکە خودی ئەم مێزە ئەرزانێ سارد بێ گەرم بێ ئەرزانێ زبر بێ ئەوەی ئەزانە قورس بێ هەموو ئەزانێ ئەم دەسەڵاتی ڕەب العالەمین چی لەم ئینسانە دروست کردو ئەی ذەوقەکان چێژەکانی تۆ ئایا شیرینی ئایا تاڵی هەست پێ ناکە ئایا نازانێت سوێرە ئایا نازانێت ترشە ئایا نازانێت ئەو شتە تیژە تونە ئەفۆسەمان هەیە ئەفۆسە تاڵیەکە کە دەم بگرێ مخوان پێڵێن تفت باشە هەستی پێەکە کورە تەفاهەمان هەیە تەفاهە چییە بێتامیە حتا هەست بە بێتامی ئەکا زەوقی تو ئەمە جاریوە هەیە ئەهاڵێن ئەڵێن ڕەجولون تافێ یعنی پیاوێکی بێتام ئەو لە عەرەبیە تەمان زۆر کات تافێ ئێستا بە بێڕێز ئێمە وای لێکە دێنەوە بەس لە حەقیقەت یعنی بێتام یعنی ئەم زەوقەی کە خوای گەورە لە دەمی ئینسانە دروستی کردو چۆن شیرینی دەرک پێ ئەکا چۆن ترشی دەرک پێ ئەکا بێتامی دەرک پێ ئەکا هۆش بەشێکە لە نیعمەتی خوا بێتامی دەرک پێ نەکردایە تامەکانیش دەرک پێ نەئەکرد هي لە نیعمەتەکانی ڕەب العالەمین بەسەرمان مەسئلەی یعنی شیرینیەکان بەس شیرینی جارە بێنە زەینی خۆت چەند جۆر شیرینی هەیە هەر هەمووی جیا ئەکاتۆ لە یەکتر یعنی تۆ پاقلاوەیەک ئەخۆیت برمەیەکیش ئەخۆیت هەردووکیان هەر هەویرە و نازام تۆچە با بڵێن گوێزوشتی تێکراوە کەچی ئەویان تامێکەدا ئەویان تامێکەدا زمانی تۆ هەستی پێەکە هەمان مەوادە بەس شێوازی لێنانەکەی جیاوازە تامی تۆ هەستی پێەکە لە شیرینەکانە هەزاران شیرینی جیا ئەکاتەوە لە ترشەکانە هەزاران ترشی لە تاڵەکانیشە ئەو هەیە لە سوێرەکانیشە ئەو هەیە هەستی پێەکە بیبەرێک ئەخوا تۆزە تونە دانێکتر ئەخوا زیاتر تونە هەستی پێەکە دەورە ڕەب العالەمین ئەم هێزە چییە لە زمانی تۆیە دروستی کردو ئەم هەموو دەرکە بکات و ئەم هەموو ذەوق و چێژە وەرگرێ لە بۆنی خۆش و ناخۆش هەردووکی هەر نیعمەتە خوا ئەم هێزەی داوە بە تۆ هەستکەی بە بۆنی خۆش و بە بۆنی ناخۆش کەس هەیە هەست بە بۆنی ناخۆش ناکە بەس خوا ئەوەی لێ سندوتە هەیە بۆنی خۆش ناکە هەیە هەردووکیان ناکە تەواو جاران بە بیرمە زۆر عەجایب بوو بەلامانەوە فەقێکمان لەگەڵا بوو ئەی من هیچ بۆنێ ناکەم ئەمە چۆن بۆن ناکەی وەڵڵا هیچ بۆن ناکەم یعنی بۆنی غاز ناکەی ئەمانەوە نەوەڵڵا ئەوەنە عەجایب بەلامانەوە کەچی کۆڕۆنا هەمومانی عاقڵ کرد ئەمە وا نەزانی بۆ هەموو کەسەر هەیە جار بە لێتان وەرەگرمەوە هەستی بۆنەکەشت لێ وەرەگرمەوە دەی وەرە ئەی عەبد لە بیستنە سەوتی یەک حەرفی گوێ لێ بەسیط چەندین کەلیمەش لێ کاتایە هەر گوێ لێ سێ چوار کەس قسە لەگەڵاکەن ئاگا لێیانە جاری وایە سێ چوار مناڵە پێکەوە قسە ئەکەن دانەیەکیان جواب بێتەوە دوای بێتی شاڵێ ئەی تۆ بۆچی ئەوەود لەو کاتە ئاگاشت لەو بووە ئەم ئیدراکە بەهێزە تا دوو تا سێ ئینسان ئەڵەن جاری وایە تا دە ئیدراکی هەیە بەس لە دوایەوە قەرباڵەخە بێتە زۆر دەرەخەتە زینەکەی ئەوە نەخ هێزی هەیە بەڵام ئەڵەن ئەگەر زۆر تەمرینی لەسەرکە ممکنە دە کەس پێکەوە قسەی لەگەڵاکەن قسەی هەر دەکەیان وەرگری بۆ بزانێت چیان تۆ جوابیشیان بداتەوە دەی ئەی بینینی تۆ چاوەکانت ئەەکەیتەوە نور تاریکی ڕەنگەکان هەر هەموو جسمەکان اینجا قەبارەی جسمەکان شکڵی جسمەکان شێوازی دروست بوونیان ئەبعادەکانی حرەکاتەکانی سەکەناتەکانی ژمارەیان هەر هەموو لێ کاتە ئەزانێ طبعا ئینسان جاری وایە هەندێک خەلی بەسیط دروستە بێ چاوت تۆزی لێڵە بێ سەرەکەی خەتێک ئەوە
دوو دانە سێ دانە هەیە تاتیکە عمر وردەوە دەچێتە سەرەوە چاوەکان لاوازت بەڵام لەبەرەوە پێشتر ئەمە ئولفەتی لەگەڵا کردو قووەتی خەیاڵی لەگەڵایەتی وردی ئەکاتەوە قەراقەکانی لا بەنجا ئەیخوێنێتەوە ئەزانێ دەرکی پێ ئەکا زۆر گرنگە ئەی تۆ وەرە خۆی گەورە ئەم هێزەی لە تۆیە دروست کردووە ئەی ئینسان هێزی بینینت یعنی ئەزانێ ئەم شوێنە تاریکە یا ڕووناکە هەرچی ڕەنگە هەمووی دەرک پێ ئەکەی نەک ڕەنگەکان دەیان سوور سەدان سوور پێکەوە ئەبینی ئەزانی ئەم سوورە لەو سوورە جیاوازتر هەمووی ڕەحمەتی خۆیە بەسەر تۆوە کە ئەم ئیدراکانە لە تۆیە هەیە نزمترین پلەی ئەم ئیدراکانە لە تۆیە بریتێ لە لەمس و ذەوق و شەم ئەو لەمسانەی کە ئەیکەی چێژەکان کەوەری ئەگری لەگەڵ بۆنەکەن دەی ئینسان زۆر کات بۆ ئیسلاحی جسمی خۆی و لاشەی خۆی ئەمانە بەکار ناهێن کەمترین ڕێژە ئیشی پێیان نەبێت زۆرترین و گەورەترین ئیدراک لە ئینسانە عەقڵە اینجا دوای فکرە اینجا خەیاڵە اینجا حسەکان دەست پێک چونکە عەقڵ و فکر زۆر شتی معنەوی ئینسان ئەزانن کە بەشە مادیەکە ئینسان نایزانێ ئەی سەمع و بەسەر طبعا سەمع و بەسەر لەو نێوانان لە بەینی قووەتی گەورە و بەرزی عەقڵ لەگەڵ ئەم لەمس و ذەوق و شەم و ئەمانان لەو نێوانان بۆیە سەمع و بەسەر شتی معنەویان پێ ئەزانرێ شتی مادیان پێ ئەزانرێ ئەتوان هەندێک جار خزمەتی نەفسەکەن هەندێک جار خزمەتی جسم ئەەکەی تۆ هەمیشە سەیری لاشەی خۆتەکەی دەرکیاتەکەی کە قسە ئەەکەی گوێی خۆت پێش خەڵک گوێی لێتی و ئەزانی چی دووتۆ چۆنەوتوە خەیاڵەکان لە نێوان فکر و عەقڵە و لە نێوان سەمع و بەسەران بیستن و بینینە هەندێک جار خەیاڵ لە سەمع و بەسەرەوە وەرەگری هەندێک جار لە عەقڵ و فکرە وەرەگری هەندێک جار لە حاڵەتی یەقظا بە خەبەریت ئەمە ئەبینی هەندێک جار نا وەڵڵا بە خەوتویت و ئاگا لە خۆت نییە ئەمەی کە ئارستانەکەم هەر هەمووی وتمان ئینسان ناسی مرۆڤ ناسی ئەبێتە هۆکارێک بۆ خۆ ناسی ئایا مەبدەئی دەرکەوتن و تەئسیراتی ئەم هێزانە لەکوێیە لە دەماغی ئینسانە ئەی دەماغی ئینسان لەکوێیە عولەمای ئومەتی ئیسلامی دوو فکریان هەیە فکرێک پێیان وا بووە دەماغی ئینسان و بڕیاراتی ئینسان لە سەریەوە دێ هەندێکی فەرمان لە دڵیەوە دێ کە مەذهبی ئیمامی شافعی خۆمان ڕەئی ئەو هەیە کە موقعی قەراراتی عەقڵی ئینسان دڵیەتی نەک سەری مەخزەنە تەنها شت کۆ ئەکاتەوە ئێرە بڕیار ئەدا ئەفەرمێ دەی لەسەر تا وەسەتی دەماغت شوێنی فکر و بیرکردنەوەیە پێشەوەی سەر شوێنی خەیاڵاتی تۆیە پشتەوەی سەریشت بریتە لە شوێنی کۆکردنەوە و زەخیرەکردن و بیرکردنەوە ئەو شتانەی کە حیفزی ئەەکەی هەمووی لەوێدا ئەنی هەموو جسمی ئینسان لە دڵەوە بڕیاراتەکانی دەرئەچێت و لەوێوە بەرەو سەرەوە ئەڕوات و لە دەماغی ئینسانە وەرئەگرێت و تەوزیع ئەبێتەوە بەسەر لاشەی ئینسانە بڕیارەکان سبحان الله ئینسان طبعا دڵی زۆر گرنگە بۆیش ئەوەندە دڵ گرنگە بۆیە عولەمای ئومەتی ئیسلامی زۆرێکیان ڕەیان ئەوە بۆ کە عەقڵی ئینسان لەناو دڵیەتی بڕواکەن فەرمویانە کۆمەڵێ دڵ لە ئینسانە هەیە ئەوەندە دڵ بەلایەنەوە گرنگە وتیانە مەعیدە خۆی دڵی دووەمی ئینسان چکە زۆر حەساسە زۆر ناسکە هەستی زۆر عەجایب طبعا مەعیدە هەندێک هەستی زۆر تایبەتی هەیە تۆ خواردنێ بخۆ بە بێزکردنەوە ئەوانەوە لە خۆ مەعیدە تێکەچی چکەڵەن عەقڵەکەت لەوێ قبوڵی ناکە بە چێژەوە داینێ و ئەمانەوە بە ئیسراحەت و پەلەپەل مەکە و باشە لێو ئەو هەستی پێەکە چکە عەقڵت دەرکەکە ئەڵێن زمان عەقڵی سێهەمی ئینسان چەند عەقڵی ئینسان ئیشەکات و کە ئەو زمانە ئەوەندە ئیشەکە و کارەکە هەموو ئەمانە بۆ ئەوەی إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد هەموو ئەمانە بۆ کەسێکە کە دڵی هەیە دڵی زیندووە ئەمانە ئەبینێ یان گوێی هەڵخستۆ جوان گوێ ئەگرێ
یان وهو شەهید بە چاوەکانی خۆی ئەم معنایانە لە خۆیان ئەبینێ و ئەزانێ خوایەکی زۆر بەدەسەڵات ئەمی دروست کردووە کە ئەم هەموو وردەکاری لەما داناوە و تەرتیبی کرد. فکرەکان خزمەتی عەقڵ ئەکە، خەیاڵ خزمەتی عەقڵ ئەکە. دەی سەمع و بەسەر خوای گەورە دایناون بۆ ئەوەی هەمیشە پەیوەستیان بە دڵی تۆ هەبێ. بزانە کە سەمع و بەسەری تۆ یەکێکن لە نیعەمە زۆر گەورەکانی ڕەب العالەمین بەسەرتە. تۆ ذیکرەکانت بەهۆی چاوەکانت و بەهۆی گوێکانتەوە. طبعاً ئێمە هەتا ئێستاش هەندێک جار تەعەن لە فەرمایشتی پێغەمبەر ئەدرێ صلی الله عليه وسلم، ئەڵێن خۆ فەرموودە نەنووسراوەت. ئێمە دوو دەرکی علمیمان هەیە لە علومە، دەرکێ بە خوێندنەوە کە شتێ بۆ ئەنووسرێ، دەرکێ بە بیستن. ئایا دەرکی بیستن بەهێزترە کە وەریگریت و بیدەیتەوە یا دەرکی نووسین و بینین؟ بۆیە وحی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام غەیری موسا عەلەیه السەلام هەمووانیان بە دەرکی بیستن وحیان بۆ هاتوو. ئەوەندە بیستن گرنگە لە ئینسان، ڕەبتی تۆیە لەگەڵ ئینسانیەت هەر هەموویە. دەی منەتی خوا زۆر زۆرە بەسەر ئینسانەوە کە خوای گەورە دڵی داوەتی کە دەرکی شتە معنەویەکانی پێەکە، سەمع و بەسەری پێداوە، دەرێک بە مادیەکانەکە. وجعل لكم السمع والأبصار والأفئدة. خوای گەورە ئەفەرمێ بیستنم پێداون، بیناییم پێداون، ئەفئیدە و دڵم پێداون. ئەو کەسەی سوود لەمانە وەرناگرێ ذەمیان ئەکا ڕەب العالەمین. لەهم قلوب لا يفقهون بها. کورانە دڵیان هەیە، دڵەکە کورە سوودی لێ وەرناگرن، تێناگەن بە دڵیان، کەوا بۆ عەقڵ مۆقعەکەی ئێرێ دڵە. ولهم أعين لا يبصرون بها. کورە چاویان هەیە چاو بەس نابینن. ولهم آذان لا يسمعون بها. گوێشیان هەیە بەس نابیستن. أولئك كالأنعام بل هم أضل. ئەگەر ئەم سێ هێزەی تۆ لە کارا نەبێ بە وەرگرتنی حەقیقەت و معناکان وردەکانی ژیانی ئینسان، معنا وردەکانی تێگەشتن لە ئینسان و خودای ئینسان، أولئك كالأنعام بل هم أضل. ئەفەرمێ ئەمان وەکو ئاژەڵەکان وان بەڵکو خراپتر لە ئاژەڵەکان. بۆچی؟ ئاژەڵ دڵی هەیە بەڵام دڵەکەی وەکو ئێمە نیە دڵی فقه بێ، دڵی عەقڵ بێ. سەمعیش و بەسەریشی هەیە. لە سەمع و بەسەرەکە ئێمە شتێک ئەبینین سەدان قیاسەکەینە سەری، گوێمان لێ ئەبێ هەزاران قیاسەکەین. بەڵام لەگەڵ ئاژەڵەکانە دیقەت بدە، ئاژەڵەکەش ئەبینێ بەڵام دەرکی پێ ناکە و ئیدراکات ناکە. بۆی ئەبینی ئەگەر وێنی چۆلەکەیەک لە زمانی ئادەم عەلەیه السەلام خانەکەی هەروەکو ئێستەیەتی، ئەی ئینسان خانەکەی زوو ئەگۆڕێ، چونکە دڵەکەی تەتەور ئەکا، فکر ئەکا، بیرەکاتەوە، زیاد ئەکا. بۆیە لەهم قلوب لا يفقهون بها. کورانە دڵانێکیان هەیە وەکو ئاژەڵ چۆن ناتوانێ تێبگا، ئەوانش بە دڵەکەیان تێناگەن، هیچ دەرکێک ناکەن، هەستێک ناکەن. دەی ئینسانە ئەو هەموو هەستە ئەکات و ئەزانێ و دەرکەکە. أولئك هم الغافلون. کێن ئەمانێ حاڵیان ئاو هەیە، دڵیان کار نەکا، چاویان کار نەکا، گوێیان کار نەکا، کورۆ غافڵەکان کە نیعمەتەکانی خوا ئەبینن خوددا نابینن. صم بكم عمي فهم لا يعقلون. ئەوانە کەڕن، لاڵن، کوێرن، تێفکرینیان نیە. لا يعقلون ئەی لا يفهمون، تێناگەن. دەیکەوا بوو گوێیان لە دەنگەکان نییە، ذەواتەکان نابین، زمانیان شکاوە لە ئاستی ئەم حەقیقەتانە. ئەمانەی کە دەرێک بە عەقڵ ئەکرێ بە هیچ شێوازی ئەمان دەرکی پێ ناکەن. بیستن و بینین دوو برا یەکترن، هەر یەکێکیان خزمەتی ئەوی تریان ئەکە. هەندێک جار گوێکانت لە بری چاوەکانت ئیشەکەن، شتەکان ئەگەیەن بە دڵ. هەندێک جار بەعەکسەوە چاوەکانت لە بری گوێکانیشت، لە زەمانێکا سوودی خۆی بە تاقی تەنها ئیشی براکەشی ئەکە. تەسەوور کە ئاوە چاوت نوقاندووە، هەستەکەی کەسێک قسە ئەکە، کەسەکە نابینی، ئەزانی ئەلەم تەرەفەوەیە،
ئەزانی نێرە یا مێ ئەزانی باسی چییە کە هەمووی ئەگەیانتە دڵ و چاویشت نەیبینی هەنێجار چاوت ئەبینێ ئەوە کەسێک هات هەمووی ئازەدا بەدڵ باڵای بەو شێوازەیە ڕەنگی بەو شێوازەیە بەو کەیفیەتێ کە قسە ئەکە تۆ سەوتەکە نابیستی بەڵام دەرکەکەی ئەزانی قسە ئەکە ئەو دۆستێکم تازە جیهازی گوێی کڕی بوو گوێی کەمێک گران بوو دوو نەفەری تر چوون بۆ ماڵیان ئەوی پێشتر ئیتیفاقمان کرد بوو کە قسەکەین بەس دەم بجوڵێنین ئەوی پێکە ئاوادا ئەنیشتن هەردووکیان ئەوە دەمیان جوڵان ئەویش فەقیرە مەشغوڵە بوو جیازەکەی تۆ سەوتەیە ئەڵێ ماش تۆزێکی دەمیان ئەجوڵان هیچ ئەڵە تۆزێکتر جیازەکەی دەریێنە پیلەکەی دەریێنە خستەوە داوی ئەخستەوە گوێی ئەڵێ ئەوان هەر ئەویان کرد ئەوە لە پڕ دەریێدا یای بە عەرزە ئەڵێ دەسێگەرە پێکەریت پیارەوە کورە دەکەی وەڵڵا ئای ڤیدیۆ ئەوە خۆبەرەوە قسە ئەکەن ئەو دەرگەکە هەستەکە هەستی ئەکرد ئەمانە قسە ئەکەن بەڵام هەستەکە گوێی لێ نییە کابوو هەندێکیان لە بری هەندێکیان دائەنیشن لە پێناوی تۆیە ئەفەرمێ کتێبێک ئەخوێنیتەوە بە چاوەکانت ئێستا ئێمەوە کتێبەی ڕاغیبی ئەسوانی ئەخوێنەوە ڕاغیبیەتە پێش چامان و قسەمان بۆ ئەکە دەی خۆ گوێمان لێی نەبووە خەتی قەڵەمەکەی ئەبینین ئەخوێنین هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە ئێمە بزانین ئەم هەموو هێزە خوایەک بە ئێمە عەتا کردووە ئەوێ پێمان بڵێ ئەی عەبد من تۆم بەم شکڵە جوانە دروست کردووە و ئەم هەموو هێزەم پێ عەتا کردووی دەپەیوەندی کە لەگەڵما ئەی عەبد تۆم بە هەوانتە دروست نەکردووە کە هەموو ئەمانم پێ عەتا کردووی تۆم بۆ کارێ دروست کردووە ئاگەر لە کارەکەت خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێن یا ئیلاهی عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێن یا ئیلاهی خۆمانمان پێ بناسێنە تاوەکو زیاتر دینداری بۆ تۆ بکەین یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد گوناهێ بە پەنهان کردومانەوە کەس ئاگای لێ نەبووە عەفومان کرد یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین دڵمان پڕ نور کە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی چێژ بخەرەنەوە عیبادەتەکانمان یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە لە زەمەنی مەشغوڵیا ئەژین یا ئیلاهی خۆت زیهنەکانمان ساف کەرەوە بۆ خۆت ڕۆح بخەرەوە ناو نوێژەکانمان یا رب العالمین یا ئیلاهی بەخوا هەرچی دەست بەرزەکەینەوە کردەوەیەکمان نییە بۆ تۆی بەرزکەینەوە یا ئیلاهی هانا بەڕەحمەتی تۆ ئەهێنین ئەزانین تۆ بەخشن دەیت و دەسی زەلیل و گوناهکاران ڕەت ناکەیتەوە دەسی ئەمێ گوناهکار ڕەت مەکەرەوە یا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کرد بەرزمان کەرەوە لە دنیا یا ئیلاهی بەرزمان کەرەوە لە ئاخیرەتە یا رب العالمین خوای هەمومان کۆمەڵی حاجەی زۆرمان هەیە بەخوا ناتوانین حاجەکان لای کەس باسکەین لای تۆ نەبێ یا ئیلاهی ئەوەی کە ئەمانەوێت و بە کەڵکمان نییە بۆ ژیانمان بۆ دینمان پێمان عەتاکە یا رب العالمین ئەوەی کە پەنات پێ ئەگرین یا ئیلاهی تۆ ئەزانی بۆ دین و ژینمان زەرەرمان لێ ئەدا یا ئیلاهی پەنامان بدە یا رب العالمین یا ئیلاهی بەخوا پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەیە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بۆ خۆشەویستی دڵمان هاوارت لێ ئەکەین بە خۆشەویستی دڵمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعاکانمان گیرا بکە قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین سڵاوی ئێمە بگەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی ئەگەر عیبێکمان هەبوو شەرمەزار بوون لە بەردەم پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یا ئیلاهی عیبەکانمان بشارەوە و ناومان بەرز کەرەوە لە خزمەتیا یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی ئەم مەجلیسە ئێمە بگەیەنە بە ڕۆحی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریک ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ئیلاهی ئەومان گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە ئەومان دڵی نائارامە ئارامیکە ئەومان ماڵی نائارامە ئارامیکە یا رب العالمین ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە
يا إلهي داوالي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت آرامي بسر مانا ببارينا آرامي بسر قور مانا ببارينا آرامي بسر آخرت مانا ببارينا يا إلهي داوالي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت لقناهي دايكو باك من ببورة لقناهي براو خوشكان من ببورة لقناهي خوشوستان من ببورة لقناهي دراوسيكان من ببورة لقناهي خزم وكسوكار من ببورة لقناهي خزان وهاوسر ومنالكان من ببورة يا ربي خوايان دينداري وخواناسي لو شيء مبرتا روجي قيامتي يا رب العالمين يا إلهي داوالي أكين بقوري خود بكرمي خود لمن راضيبه خواي لمن راضيبه خواي لمن راضيبه يا إلهي داوالي أكين بقوري خود أم دعانا من قبولك برحمي خود أم دعانا من قبولك خواي برحمي خود أم دعانا من قبولك يا إلهي داوالي أكين بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت لبهشتا هرهم من لخزمتي بيغمبرا صلى الله عليه وسلم كوكرا يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين وخواهي قول لقناهي من شوية وشبوري وخواهي قول لمن قبولك يا رب